ئێمە بە زۆریشی تعدیل دەکەین بەیانیان سعات 8 بۆ 8:30 تا 5:05 ئەو ناوەی شەڕین ئەم سارانەی بۆ لای ئەمە چاکیانە ساری وایە دەعمی زۆر و ساری وایە دەعمی کەمە و ئەتر بەپێی کات و بەپێی ڕۆژ بۆیان دانین و ساری وا هەیە بە 2 ڕۆژ تەواو بێت ساری وایە هەفتەیە تەواو نابێت. ئەم ساریە حادسەی کردەوە لە تەنیشتەوە سارێک لێیاوە کە لێیاوە عەزیەتی ئەم دەرگاییاوە ئەم دەرگایە چی لێت ئەقوێت تێکەچێت یەت بۆ لای ئێمە بەو شەیە کە ئیشی خۆمانەوە چەند ساڵە ئیشتیاکەین بۆی ڕێکەینەوە و تعدیلەکرێ 2-3 جار تعدیلەکرێت هەتا ئەم دەرگایە ڕێک بێتەوە وای لێ کە جوان دەربچێ دوای ئەوە چە بۆ لای بۆیاخشی و بۆیاخچێکە بۆی بۆیاخە. دووەم بەشداری یەکەم ئەوەی سەرقەڵایش بەشداریم کردووە ئەمەی کفری بە 2 تابلۆ بەشداریم کردووە تابلۆکانم ئەوەی ئیشی زەیتیە پێشتریش بەشداریم کردووە 2 ڕۆژ بەلەیستە تابلۆکانم بریتین لە دنتودێژی نەمانی ژنان بەڵێ ئەمڕۆ من وەکو خوێندکاری پەیمانگای هونەرە جوانەکانی کفری بەشداریم کردەوە لەم پێشانگایە کە تایبەت بە مافی ئافرەتەوە و وەکو خوێندکاری پەیمانگە هونەرە جوانەکان کە منیش بە 2 تابلۆ بەشداریم کردەوە کە گزارش دەکات لە مافی ئافرەت و تابلۆکارمان بە تایبەت لە سروشت و ئافرەت و هەر بابەتێک کە پەیوەندی بە ژنەوە هەبێت بەشداریمان کردووە. Мы сегодня пришли сюда с моей подругой. Сейчас очень подходящая погода для катания на коньках, и сезон начался вовремя, и очень нравится атмосфера, очень нравится новогоднее настроение на катке. Мы обязательно вернемся сюда еще. Меня сильно заинтересовало это место, потому что я никогда здесь не была. И приехав на главный каток страны ВДНХ, я действительно почувствовала новогоднюю атмосферу. Да, безусловно, все соблюдают санитарные нормы, все носят маски, перчатки. И это на самом деле очень хорошо, все выполняют все правила, которые они должны выполнять.